یەکێ لە جوانیەکانی ئیسلام کە ئیسلام هەمووی جوانیە ئەوەیە فێری ژیانێکی پڕ لە ئاشتەواییمان دەکات. ژیان کاتێک ژیانە، ئینسان کاتێک هەز بە بوونی خۆی دەکا، کاتێک کە ئارامی هەبێ، کە ئاشتی هەبێ. ئەگەر زۆر کەسێکی دەوڵەمەند بی، لەش ساغ و تەندروست بی، خاوەنی خێزان و منداڵ و قەوم و خزم بی، بەڵام پەنا بەخوای پەروەردگار وەکو شەخص و ماڵی خۆت لەگەڵ کەسێکە، لەگەڵ بنەماڵەیەکە تووشی دوژمنایەتی و ناحەزی بی. ئەگەر وڵاتەکەت شەڕ و ناکۆچی و ئارامی تێدا نەبێ، جەنگی هەبێ لەگەڵ وڵاتانی دەوروبەردا، لە ناو خۆدا جەنگی ناوخۆی هەبێ، تۆ چێژ نابینی، چونکە هەمیشە هەموو خولەکێک چاوەڕێی مەرگێکی لە ناکاو دەکەی و دڵنیانی لەکەیە بۆ دڕێ دەکەوێ دوژمنەکەت زەفەرت پێدێنێ، یان لە جەنگی ناوخۆی وڵاتەکەتە، یان لە جەنگی کاولکاری وڵاتەکە لەگەڵ وڵاتێکی دراوسێ و دەوروبەردا ژیانت کۆتایی پێدێ. دڵنیانی لەوەی کە بەهۆی دوژمنایەتیەوە هەموو سەروەتەکەت تێدا دەچێت. دڵنیانی لەوەی کەوا ماڵ و منداڵی خۆشەویست و ئازیزت ئەم بەختەوەری خێزانت بەهۆی جەنگ و دوژمنایەتیەوە لەدەست نادەی. کەواتە ئاشتی یەکێکە لە خەڵاتە هەرە گەورەکانی خوای پەروەردگار کە ئەوەش بەرهەمی ئیسلامەتیە. ئەگەر بمانەوێ هەموو خەڵکی سەرزەوی، ئێستا هەموو خەڵکی سەرزەوی دەیەها و سەدەها ڕێکخراو، کتێب، نووسەران، مامۆستایان، وتارخوێنان هەمووی لە هەوڵی ئەوەدایە ئاشتی بچەسبێ. هەموو دوعاکانمان ئەوەیە ژیانێکی پڕ لە ئاشتیمان هەبێ و هەموو ڕۆشنفکران و ئازادی خوازان و مرۆڤ دۆستان و ئیسلام دۆستان دروشمەکان ئەوەیە ئاشتی بەرقەرار بێ و شەڕ کۆتایی پێبێ و شەڕ دروست نەبێ. ئیسلامی ئێمە نەک ئەوەی شەڕەکان کۆتایی پێدێنێ، بەڵکو هەل لە سەرەتاوە ڕێگری دەکات لە دروستبوونی شەڕ. ئیسلامی ئێمە ئەم ڕەحمەتی خوای پەروەردگارە کە ئەو قورئانە خوا لەم مانگی پڕبەرەکەتی ڕەمەزانە بۆی ناردینە خوارەوە، خۆشەویستان، لە ئەوڵەوە لە سەرەتاوە فێرمان دەکات خۆمان لە شەڕ بپارێزین و دواتر ئەگەر خوا نەخواستە شەڕ دروست بوو چۆن کۆتایی پێبێنین. بۆیە ئیسلامی ئێمە ڕۆژانە سڵاوەکەمان ئەوەیە ئەسسەلام عەلەیکم فێری کردوین لە هەموو بەیەک گەیشتنێکماندا. تەنانەت سونەتەکە ئینسان لەم دەرگایەت چۆ ئەو دیوەوە چۆ دەرەوەی مزگەوت هاتەوە، ئەگەر وەختی نوێژ و ئەوانە نەبێت سڵاو بکە. لە ماڵی خۆتە چوویتە دەرەوەی حەوشەکە و هاتیتەوە، سڵاو لە دانیشتوانی ئەو ماڵی خۆت بکە، سەلامیان لێ بکە. بەڵام ئێمە هەڵەیەکمان هەیە، زۆر بەمان وا حاڵی بووین لە جیاتی ئەسسەلام عەلەیکم دەیکەین بە کوردی دەڵێن سڵاوت لێبێ. نەخێر، ئەسسەلام عەلەیکم یان ئەسسەلام عەلەیک وەکو تاک بە مانای سڵاوت لێبێ یان سڵاوتان لێبێ بە کۆن نییە، بەڵکو ئەسسەلام عەلەیکم یان ئەسسەلام عەلەیک بە مانای ئاشتیتان لەسەر بێ، ئاشتیتان لەسەر بێ، ئاشتید لەسەر بێ ئەی کەسی بەرامبەرم. یعنی چی؟ یعنی دڵنیابە ئەی کەسی بەرامبەرم شەڕم پێ نییە بۆت، نە بە ئاشکرا نە بە نهێنی. زمان و دڵم بەرامبەرت وەکو یەکە، چونکە دەڵم ئەسسەلام عەلەیک. ئەگەر کۆمەڵێکن دەڵم ئەسسەلام عەلەیکم، ئاشتی خوای پەروەردگارتان لەسەر بێ. یعنی دڵنیابن من نێتم ئاشتیە، لە نێتی ناو دڵمە لە کردداری ئاشکرامدا هیچ خراپەیەکم بۆ ئێوە پێ نییە. بڕواتان هەبێ بەڕێزان، بەس لەم سەلامە وەکو خۆی حاڵی ببین. ئەگەر سەلامت لە کەسێک کرد ئاوا ماناکەی بە دڵ و دەروون تابێ، ناتوانی خیانەتی لێ بکەی، ناتوانی دواتر لە پشتەوە غەیبەتی بکەی، ناتوانی تانەی لێ بدەی، ناتوانی لاقبتێ و گاڵتەی پێ بکەی، ناتوانی لە پشتەوە کەسێشکە چاولێ چاوێکی لێ ئەوا لێ بکەی وەکو گاڵتە پێکردن و سوکایەتی پێکردن، چونکە وتوتە ئەسسەلام عەلەیک، سڵاوت لێبێ، ئاشتید لەسەر بێ. کە دەڵین سڵاوت لێبێ یان سڵاوتان لێبێ هەڵەیە، مانای ئەسسەلام عەلەیکم نییە. ئەسسەلام عەلەیکم یان ئەسسەلام عەلەیک بە مانای ئەوەی ئاشتی لە منەوە بەرامبەر بە تۆ مسۆگەرە، ئاشتید لەسەر بێ، داپۆشراوی بە سەلامەتی، هیچ غەدرێکت لێ ناکرێ و هیچ ستەمێکت لەلایەن منەوە لێ ناکرێ. ئەم مانایە چەند جوانە. ئیسلامی ئێمە هەل لەوێوە دەست پێ دەکات.